بە زۆری نەپەسەندرا. پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ پێشنیازی یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان ئەنجامدا. گفتوگۆکانی خوێندنەوەی دووەم بە ناڕزایەتی توندی ئۆپۆزیسیۆن دەستی پێکرد و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیان ڕەتکردەوە. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان یعنی کە بەردەوام بێ هیچ پاساوێکی وە پاڵپشتێکی دەستوری و یاسایی نابینم. ئەمە پێنجەم خولی پەرلەمانە ئێمە وەکو عورفێکی خراپ بەڕاستی تەمەنی درێژ دەکەینەوە یا بەردەوام دەبێت لە ئەرکەکانی خۆی. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش بایکۆتی دانیشتنەکەی کرد و ڕێگەیاند هیچ پاڵپشتێکی یاسایی و دەستوری بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نییە. داواشی کرد پەرلەمان کارەکانی هەڵپەسێرێت تاکو دەگەن بە ڕێکەوتنێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. وەگوتمان با بەلایانی کەم ئەگەر ئەم پەرلەمانە با بڕیارێکی بدا با کارەکانی خۆی هەڵپەسێرێ، نە یاسا دەربکە، نە بە دوواداچوون بکە، نە بڕیار دەربکە و نە چاودێری کاروبارەکانی حکومەت بکە، بەڵکو خۆی هەڵوەشێنێتەوە یا خۆی هەڵپەسێرێ و ئەگەر لەبەر موچەکەش بێ بەڕاستی ئێمە هەموو لێرانەی تەبان با موچە هەمومان ڕاگیرێ با موچە نەدرێ تا ئەو کاتێ ئەم پرۆژە یاسایی هەڵبژاردن کە قسەمان لەسەری هەیە لەلایەنە سیاسیەکانەوە ڕێک دەکەون لەسەری تەنها پەرلەمان ئەم کۆبوونەوەی بکە و یاساکە هەموار بکە و پاشان ئێمە حازر بین بۆ ئینتیخابات. فراکسیۆنە ناڕازیەکان و پەرلەمانتارە سەربەخۆکانیش دژی ئەوەن تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە و ئاماژە بەوە دەکەن ئۆپۆزیسیۆن نەیهێشتووە پەرلەمان بمرێت و ڕێگە بەوەش نادەن. بێمنەتانە تەنها لەبەر بەرژەوەندی تەسکی خۆیان لەبەر پارە لەبەر پۆست لەبەر دەستکەوتی حزبی تەمەنی پەرلەمان درێژەکەنەوە. هیچ پەیوەندی بە بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە نییە، هیچ پەیوەندی بە دۆخی خەڵک و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانەوە نییە. بۆیە لێرەوە دووپاتێکەینەوە کە ئێمە هەمیشە بەرەنگاربوونەوەی گەندەڵیمان بەردەوامە بێت، هەمیشە فشارکردن بۆ چاکسازیمان بەردەوامە بێت. ئێمە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوون لە کاتی خۆیدا، بەڵام بەداخەوە بەهۆی نەگەیشتنە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر یاسای هەڵبژاردن و یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی دوای چەندین کۆبوونەوە سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم نەگەیشتنە دەرەنجامێکی باش بۆ ئەوەی لەسەر وادەیەک ڕێکەوین بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. سەبرتان هەبێ سەرۆکی پەرلەمان ئیدارەی جەلسادا. پێشنیاز یاسایی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان لەلایەن پارتی و یەکێتی و گۆڕان و پێکهاتەکانەوە ئامادەکراوە و داوا دەکەن ئەم خولەی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆ ماوەی ساڵێک و 3 مانگ کە ئەو هەنگاوەش پێشێلکاریەکی یاسایی مەترسیدارە لەلایەن پەرلەمان خۆیەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.